سڵاوتان لێبێت لە ئێوارە 24ێکی دیکەوە لە ئێوارێکی دیکەی مانگی ڕەمەزان لەگەڵتانین بۆ پرۆگرامی ئەمجارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەوانە کاسبکارێکی خەڵکی زاخۆ بۆ ماوەی 20 ساڵە پیشەی پێنەدۆزی دەکات. ڕێنماییە تەندروستیەکان بۆ کەسانێک کە بەڕۆژوو دەبوون بەڵام خواردنی ڕووەکی دەخۆن. هونەرمەندی کورد سەفەری نەقەبی باس لە ژیانی سادەی خۆی دەکات. گروپێکی نمایشکاری یاری سیرک لە کەمپێکی منداڵان لە گەرمیان نمایشی یاری سیرک بۆ منداڵان پێشکەش دەکەن. نەخشەسازی لەسەر جلوبەرگ و نەخشاندنی لە نێوان پیشە و هونەردا. لە مانگی ڕەمەزاندا خواردنی زەیتون و هەروەها فرۆشتن و کڕینی خواستێکی زۆری دێتە سەر. خێرخوازەکانی شاری کراچی لە پاکستان بۆ بەربانگ خواردن بە خۆڕایی دەدەنە بە ڕۆژوبووان. دەچینە زاخۆ کاسبکارێکی خەڵکی و دەڤەرە کە بە ماوەی زیاتر لە 20 ساڵە کاری پینەدۆزی دەکات، باس لە ئەزمموی پیشەی پینەدۆزی دەکات و بە ئێوارە 24 بەراوردێکی نێوان ئەو پیشەیە لە ئێستا و ڕابردوودا دەخاتە ڕوو. برا ناوی من شفیقه دقیقاً بیشتر من واب محمدی من 2 سالا 1997 دستاوی تبیشولی افشولی هجی مال سر شارعی شول کریه چند ساله که هر الویسی که دا بشتی چند ساله که چه وضع نخواهش بی بلدیه یعنی سر شارع ممنوع کرین و ما دکان بکرش 16 ساله اجید وی دکانه بد خدمت کم یعنی خدمت خلکی و هر وصا ما قالك دوست و ناس و فلان جيل فيرا هنا بواسطة يبيشولي خلق ما ناس خودي جانا روجانا الحمد لله يعني كو چه خودي كي قسمت ايوار هم جيل بنا مالي والحمد لله بسر بلند يجي يعني وهم محتاج كسي جناب الفيري جانا وشول هو صايت وشول هكي بكي تدي اداره خاكي تشول ناكي يجي زحمه ابو تهم وهل جهه ليبي لازم تشول بكي حالا امتینا ویره حتی بد مغرب جیم قصد مالت کن هر وصا عالم اکتید دم ما ناصل کدم یعنی الجل عالم تعامل ما الحمد لله باشه و هر وصا خلک جی یعنیش مرازیه شول مرازیه تین دم یعنی قصد مات کن هر وصا بیشم تا جلک جارم نل ویره نه خلک تین ویره تشتت خداین دم جیران بین هکر هات تسلیمی بکی حتی بید دابو مدرس که چیپ کد یعنی خلک جلکش مرازی نشولی با خود خلق گازنده برا بترش یعنی اش معنا کن راستی شوانات کن اوی تشتید اینن تشتی ببین تشتی نباشه مثلا صینیه تشتی نکتت بکیر ناید مثلا هات ببین مثلا پارت وان حرام نه ویشولیت کن برا بتر خلق گازنداش یعنی تاجرات کن اوی تشتید این نه یعنی اش ما چکی هم چیت کن مجرد یا ما چی کن کسی نه یعنی اش قیران به بهرجی همی کس وی قیرانی و مجیلن یعنی چکو جیانا خلکی همیه بهرا بدر سر راتب و فلان آنها جهت راتب کیم بد پاره کیم بد طبعا لازم المال يجي مصرفه تو كيم صرف نو كان نسبتي خلكي وشولي فيغافي خلك بتر تشتت خاطشيت كتش بالي كان صار خو نسبتي مبخوا شخصي ويعني كو من بخوشه يعني تشتي لو بيتن خلق ما في عاد ايجابي اليوم هر يعني خلق دي الدم شي هي بلا وقت تو دي كره 20000 دي روجا كي بي خو دي وبت تو مجبور يعني 2000 ليف دي دو تو دوسي هي دي بي بيو کەسانەکان کە لە خواردنی گۆشت و بەروبوومە ئاژەڵیەکان دوورکەوتونەتەوە ڕویان کردوتە خواردنی ڕووەکی بەڵام لە مانگی ڕەمەزاندا ئەو پرسیارەیان هەیە چۆن هاوسەنگی لەش و تەندروستیان ڕابگرن بۆ ڕێنمایە تەندروستیانە چین کە ئەتوانێت یارمەتی باشتربوونی دۆخی تەندروستیان لە مانگی ڕەمەزاندا بدات لەم ئینفۆگرافیکەدا وەڵامی ئەو پرسیارانە دەزانن. زۆر جار کەسانێک دەبینین لە ناو کۆمەلگا یان لە ناو خێزانەکانمان کە هیچ جۆرە خۆراکێک بەکار ناهێنن کە سەرچاوەکی ئاژەڵی بێ ئەوانەش بە کەسانی ڕووەکی ناسراون. کەسانی ڕووەکی چەند جۆرەکن هیانە هیچ جۆرە خواردنێکی ئاژەڵی ناخۆن هەرشیانە لەگەڵ خۆراکە ڕووەکیەکان هەندێک جار شیر و پێکاتەکانی بەکاردەهێنن هەندێکیشیان
هێلکە و ئەو خواردنانەی هێلکەیان تێدایە ئاسایی دەیخۆن. کەسانی ڕۆچی زۆرجار تووشی کێشەی تەندروستی دەبن لەبەر کەمی هەندێک سەرچاوی خۆراکی وەک ڤیتامینەکان و کانزاکان کە لە سەرچاوە خۆراکی ئاژەڵیەکان هەن ڕەنگە لە مانگی ڕەمەزان ئەو کێشە تەندروستیانە زیاتر بن. بۆیە ئەو کەسانە ڕێنمایی دەکرێن لە کاتی ڕۆژ و شکاندن خۆراکی هاوسەنگ و دەوڵەمەند بە سەرچاوە کانزاییەکان بەکاربێنن. لە کاتی ڕۆژ و شکاندن پێویستە لەگەڵ ئاو خورما بخورێ کە وزەیەکی باش دەدات بەلەش. بۆ ئەو کەسانی بەرهەمی شیرەمەنیەکان دەخۆن دەتوانن ماستاو بخۆنەوە. هەروەها سوپی سەوزەکان و زەڵاتەی میوەکان بخۆن. کەسانی ڕۆچی کەمیان لە ڤیتامین دی و ڤیتامین B12 و کانزای زینک لە لەشدا هەیە کە پێویستن بۆ کردارە زیندەجیەکانی لەش. لە سەرچاوە ڕۆچیەکان بەدەستنایەن یان بە ڕێژەیەکی زۆر کەم هەن. پێویستە کەسانی ڕۆچی سەرچاوە دەوڵەمەندەکانی پرۆتین زۆر بەکاربێنن وەک پاقلەمەنیەکان کە سەرچاوی وزەن و جێگرەوەی پرۆتینە ئاژەڵیەکانە. هەروەها خواردنی سەوزە تازەکان وەک کاه و جەرجیر زۆر بخورێت چونکە سەرچاوی باشی کانزای زینکە. خواردنی چەرەزاتەکانیش بە سوودا بۆ وەرگرتنی کانزا پێویستەکان. کەسانی ڕۆچی ڕەنگە زیاتر لە کەسانی تر هەست بە برسێتی بکەن بۆیەوە پێویست دەکات ژەمەکان زووتر و زیاتر بخورێت. لەبەر نەخواردنی گۆشت و بەرهەمە ئاژەڵیەکان کەسانی ڕۆچی زیاتر تووشی کێشەی کەم خوێنی دەبن بۆیەوە پێویست دەکات خواردنی وەک لۆبیا و نیسک و کونجی زۆر بخۆن کە ڕێژەیەکی باش پێکاتە گرنگەکانیان تێدایە بۆ دروستبوونی خوێن. تەواو کەرە خۆراکیەکان لە شێوەی دەرمان هەندێک جار پێویست دەکات کەسانی ڕۆچی وەری بگرن بە تایبەت ئەگەر ڤیتامینە گرنگەکانی وەک B12 لە سەرچاوە خۆراکیەکانی بەدەستنێت. بە شێوەیەکی گشتی کەسانی ڕۆچی پێویستیان بە پشکنین و ڕاوێژی پزیشکی دەبێ لە کاتی زۆر بێهێزبوون و کەم خوێنی هەروەها بۆ تەندروست هێشتنەوە و جوان ڕاگرتنی پێستیان. لەم بەشە لە ئێوارە 24دا ژیانی گۆرانی بێژێکی کورتان بۆ دەخینە ڕوو سەفەری نەقەبی لە گوندی مێرگ لە دەڤەری ئاکرێ کە زیاتر لە دال بۆ میستران و گۆرانیشی هەیە. بەڵام ئەو سەرەڕای ئەوەی کە ئەزمونێکی باشی لە بواری هونەری گۆرانیدا هەیە ئێستا لە گوندەکەی خۆی ژیانێکی سادەی هەڵبژارد بە و کاری شوانکاری دەکات. ئەو بۆ ئێوارە 24 بەشێک لە ژیانی تایبەتی خۆی دەخاتەڕ. ناوی من سفری محمد سلیمانه، مشهور ناوی هنری سفری نقبی. سردم باب و باپرید مش یعنی مهر مرمالات یه خدان کری و کسابتا گندام یا کری و بجمتا گارش میت خدان کری و دخلو دانه گندام چاندی آن وکو برنج و سماق و رز و تشتی تو دوه و کاری ما بود قدیم دا و افروش امهر السروی دستور باب و باپیره یعنی عادت و تقالید و کلتور باب و باپیره خود چین. باور که مروف لی راحت نجیانی خر لی راحت نه هنده کارگله که زحمته بس وقتی مروف البشکاتی و لی راحت و باب و باپیره با مروف بتمینیش يعني مروف وقت دقيقتين كو جالك يا صانع وهي شمانه مالا اغلو بابي
تمام گلکی بخیر حیوان گلکی بخیر اگر تو حیوانات 200 سر حیوانات تهبیتن و سالانه مصرف مالاتل سر فروشتنا یعنی فروتنا گیسکا یعنی یا برخواد چی تداری مصرفات مال کامل ممکنه امجی شیا باینوکو هنرمند دی والباجر را بینو قصد باجر را بکن مالت خود بینت باجر را دا و جیان باجر پر ریوه ببین بس باور که البچکاتیا خوبه محس کر جیانا من یه ساده بیا سروشتی بیتن وقتی هچه مشول باجر را هبید از بلاس شولا خو وکو دنجه بجید که مو بدگره ممال من سلام زنش کاری در گوش خورا دکا کار تحامله ده یار 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 گبری گروپێک لە نەمایشکارانی یاری سێرک کە لە چەند گەنجێکی کوردی زدی پێکاتون لە یەکێک لە کەم پیاوەڕەکان لە گەرمیان کۆمەڵێک نمایشی جوانیان بۆ منداڵان ئەنجامداوە پێکەوە چەند دیمەنێک لە نمایشی سێرک لە کەم پیاوەڕەکان لە گەرمیان دەبین. هیچ گروپێک وەکو ئەم گروپەی ئێزیدیە کە سەردانیان نەکردووە کە سێرکیان بۆ نمایش بکەن و یاری جۆرا و جۆریان بۆ نمایش بکەن و دڵخۆشیان بکەن و ئەم گروپە لە شنگال و دهۆکەوە هاتوون ماوەی 2 ڕۆژە لێرە بەردەوامن لە ئەنجامدانی چالاکی و سێرک بۆ مناڵان و بۆ مناڵانی کورد و ئاوارە بەبێ جیاوازی و ئەمانە ئەگەڕێن بە کەمپەکان بە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان هەرچەندە خۆیان خاوەنی کۆمەڵێک کێشە و گیر و گرفتن کە لە دوای ئەوەی کە داعش بەسەری شنگالی هێنا کێشەی زۆریان هەیە غەم و پەژارەیەکی زۆریان هەیە بەڵام ئەوان لە سەروی ئەو هەمە ئامادەن بۆی خۆشی بخەنە دڵی مناڵان. ئێمە ئاوارەین خەڵک وەڵ خەڵکە هاتوین داعش تاومانی ناوە بۆ یەکەم جار هاتینە سێ ئەم شتە یاریە جوان و خۆشە بکەین لە پێشتر چتوامانە نەبینیوە. ئێمە حەز دەکەین دووبارەوە بێ ئەم یاریە چونکە زۆر خۆش بووە نمایشێکی زۆر جوان بوو حەز دەکەین دووبارە بێتەوە. ئەم تیمی سێرکە ئەمانی شەر خۆیان ئاوارن ئاوارەی کوردانی یەزیدین دەستی داعشی شنگال و شوێنەکان لە گەرمیان و بۆ مناڵەکانی گەرمیان و مناڵەکانی ئاوارەکان ئەمانەیە ئەو کۆمەڵگەیە بەگشتی هەر ستەمی لێکراوە مناڵەکان لە نێو ئەو ستەم و تاریکی و ناخۆشیەیە هەر شتێک دڵخۆشییان پێ بگەێنین. یەکێک لە لایەنە جوانکاریەکانی جلوبەرگ نەخشەسازی و چۆنێتی نەخشاندنی ئەو تەرحانەیە کە لەسەر جلوبەرەکاندا دەردەکەون. لەم فیچەرەدا بەرگدورێک باسی چۆنیەتی و تایبەتمەندی و جۆرەکانی نەخشەسازی لەسەر جلوبەرگەکان دەکات. ناوم جۆڤان شەهاب عەبدوڵڵا ئەمن هەر لە منداڵیەوە لەگەر بام دەستم پێ کردیە ئیشی بەردەستیم کردیە کە پس ڕسم هەر بە خۆشمان عایلی هیواتی ڕسممان هەیە ئەو ئیشە تایبەتە بە ڕەبتەچی بە ڕسمەوە هەیە هەین دەبی دەستی هونەریت هەبیتن ئەتا بتوان ئیشەکەیش بکەیت و کە ئیشەکە بەس نەقش نییە ڕاستە مەچینەکە نەخشی دەکاتن بەس دەکرێتە سەرە خۆت بتوانین نەخشەکەی کو دەربینی مەچنیە نەخشیە بەس ڕاستە دوورمانی دەکاتن دوورمانە ڕاستە نەخشەی احتیایی دەکاتن دەبی بە خۆت فەنیاتی خۆت بەناو کاربینی منیش هەر وەکو هیوایەتێک بەڕاستی گەر تۆ هیوایەت لەسەر نەبیتن ناتوانی بەردەوام بی لەگەری. ئەو ئیشە تایبەتە بەدەست ئیسڕافتەچی بە کۆمپیوتەرەوە نیە بەنسبەت ئەو ئیشەی لە هەولێرە وەکو ئاماژەم پێ کرد یەکەم کەس ئەمە بوون لە هەولێرە ئەو شەمان هینایتە هەولێرە ئێستا هەیە بەس ئیشی دەست بەو شێوەی نییە ئەوەی ئێستا ئەمە دەیکەین.
زیاتر بەخۆی دوو بەش دەگرێتەوە ئیشی ئافرەتان ئیشی پیاوانیش هەمان کات دەتوانین نووسینیش بە نەخشەکەی بکەین نووسین زەغرەفە ڕسمی سروشتی مەسەن گۆڵ ئەو بابەتانە ئەمە زیاتر ئیشی مەکسیکە دەیکەین ئی ئافرەتان زەغرەفەیە گوڵە پیاوانیش هەم نەفسی شتێکمان ئێستاکە بۆ نمونە ئەوەی لەسەر قەمیسەکەم خۆم کردویمە تیشێرت ئیشی زەغرەفەی لەسەر دەکەین ئیشی پیاوان بڕێک جیاوازە نابێتن بەی ئافرەتان بچیتن دەبی شێوای شێوها بیدێ ئیشی پیاوانە لە تێدا بیتن بەنسبەت ئەو زەغرەفانە ئەمە دەکەین زیاتر دیزاینەکە و تەسمیمەکە بۆ خۆم دەکەم هەشە بە خۆی دەینیتن مەسەرەن ڕسمەشی دەینیت بابەتێک دەینتە لای من ئەمن دەستکاری دەکەم و جوانتر لە ئیشەکەی خۆی دەریدێنێت ئەکید مثلا لە زێشی بچم مثلا لە مجللەک یان لە ئەتەرنێت لەوە فکرێ لێ وەردەگرم بەس سەرەکی دەمێتەوە سەر خۆت مثلا دەبی فکرەکەت هەبی دەستی هونەریت هەبیتن هەتا بتوانی بەردەوام بی لەگە ئیشەکە لە مانگی ڕەمەزان دایکێک لەو خواردنانەی کە لەسەر سفرەی ماڵەکاندا زۆر دەبینرێت زەیتونە خواردنێکی خۆش کە ڕەنگ و تام و چێژێکی باشیشی هەیە لێرەدا باس لە جۆر هاوردە و چۆنیەتی سەرفکردنی زەیتون لە ماڵەکاندا دەکەین و چەند دیمەنێکی جوانی جۆرەکانی زەیتون دەبین. بزەیتونە غازە 9 ayda داری زەیتون لە مانگی نۆدا بەردەگرێت بەروێرمەغا یەنگی باشلیاندەودان یالیاندەوەزن سەرەتا زەیتونەکە کۆ دەکەینەوە دەکەینە ناو ئاوە بۆ ماوەی سویا یەدیگونان سۆرە بیر شۆر سوێدە دوای حەوت ڕۆژەکە زەیتونەکە دەکەینە خوێیاوە بۆ ماوەی 20 ڕۆژ دوای 20 ڕۆژەکە ئاوەکە دەگۆڕین و تامی زەیتونەکە دەکەین بزانین تامی چۆنە تاڵەیان نە بەخەسەن دەدەسەنوێزن عەجلغە ئەزۆڵق وەشلەسان بنە دواتر زەیتونەکە دەکەینە نێو ئاوێکی کەم خوێوە بۆ ماوەی 20 ڕۆژ بەسنە ئۆنان ئەس دوزۆسن شۆڵق گیدانان سۆرە ئێدە بلیسان دوزو سودا خۆی دوای ئەو کردارە دەکرێت زەیتونەکە تێکەڵی ناو سرکەیان زەیتی زەیتون یان ئاوی لیمۆ بکەین مسکی سوینە خۆیەسەنەوەزن bizdə indi bu kərkükdə başladı. بەهۆی کەمی زەیتونی عێراقی لە شاری کەرکووک جۆرەها زەیتون لە دەروی وڵات هاوردە دەکەین بۆ نمونە ئەم جۆرەیان تورکیە و پێی دەوترێت جاملک گرش خۆی دەنوێنێ و پڕ چەوریە لە زەیتی زەیتون زەیتی زەیتونان توتڵە وەر bizdə مەحشی هەروەها زەیتونی مەحشی هەیە لە جۆری میسری ئەوان کارگەی گەورەیان هەیە کە ناوکی زەیتونەکە دەردەکەن و گێزەر و بیبەر و لیمۆی تێدەکەن بڵاردا سیاه زەیتون قەرە زەیتون ئەم زەیتونە بەڕەش ناوبانگی دەرکردووە هەندێکی تێکەڵ بە خوێیا و هەندێک تری بە خوێیا و زەیت تێکەڵ دەکرێت دێمە بڵاردا bizdə تورکی ئەم جۆرەیان تورکیە و ناوی دیگاڵدیمەغا لە دوو ڕەنگ خۆی دەنوێنێ زەرد و ڕەش بە قەراسەدێ بدا سارەسەدە بردا خەستاوی زەیتون ئەمەشان بە زەیتونی خەستاوی ناسراوە هاوشەوی خورمایە ئەدڵار وەرعینەن یعنی شەیکی مندە خورمانە نەزە ئادوار منن da bir adı var. Bu xəstəviydi, bu da xəstəviydi. Burada bizim de şeyimiz var. Aynən türkü zeytuni. Ama şəndisənəوە Türkiyə ilə şێوەی زەیتونی عێراقی دەچێت لەتکراوە. Burada bu həmravi deyarıq buna. ئەم جۆرەیان بە زەیتونی حەمراوی دەناسرێت هەر لە دروستبوونیەوە ترشە. Həmravi aynən turş zeytundur. Tutulmaqdan bərabər turş zeytun yani yerində turş tutulur. Burada enva zeytunumuz deyədiyimiz kimin muallab gəlib bizdə. هەروەها جۆرەهای دیکەی زەیتونمان بۆ هاوردە دەکرێت لە شێوەی قوتوبەندکراو. لەوانە سووری، تورکی و ئیسپانی. سووریدی وەر تورکیدی وەر ئیسپانیدی. ئەمەیان لە جۆری زەیتونی عێراقیە و بە زەیتونی بەعشیقە ناسراوە کە زۆر لە جۆرەکانی تورکی و ئیسپانی و میسری باشتر و بەتامترە. Bizim bu bəşiqə عێراقی حەبسی yerdə mərbutdur.
زيتون bir büyük istifadası var. Beşer sabahtan وەک دەزانی زەیتون چەندەها سوودی هەیە. بۆ نمونە کاتێ بە ڕۆژوو دەبین لە کاتی پارچێ و فتاردا خواردنی زەیتون قەرەبووی ئەو شلەمەنیانی جەستەمان دەکات کە لەو ماوەیەدا لە دەستمان داوە. سوائل yemağının zeytunun şor yemağı yese beşerde taviz eder sevailin taviz etsin. لە ئێوارە 24دا هەر جارە و سەردانی وڵاتێک دەکەین. ئەم جارەش دەچینە شاری کەراچی لە پاکستان کە کۆمەڵێک خێرخواز و خۆبەخش بە خۆڕایی خواردن بۆ بەڕۆژووبووانی و شار ئامادە دەکەن. ئەو خواردنانە بۆ سەدان کەس ئامادە دەکرێت و لە ژێر خێمەی خێرخوازیدا دەکرێت لەسەر شوستە و شەقامەکانیشدا دەنرێت. پێکەوە چەندیمەنێک لە مانگی ڕەمەزان و ئامادەکردنی ئەو خواردنانە لە شاری کەراچی پاکستان دەبینین. لەگەڵ نزیکبوونەوەی خۆرئاوەبوونی هەر ڕۆژێکی مانگی ڕەمەزان کۆمەڵێک خۆبەخشی شاری کراچی پاکستان خواردنی بەربانگ بۆ سەدان بە ڕۆژوو ئامادە دەکەن. ئامادەکردنی خواردنەکان لە ژێر خێمە خێرخوازیەکان دەبێت کە لە ناو بازاڕ و شۆستەکان دانراون. خواردنەکان هەمە جۆرن و تەواوی پێداویستیەکی بە ڕۆژوو لە خۆ دەگرێت. وردە وردا دەستمان بەم کارە کرد. ئەمڕۆ نزیکەی 150 تا 170 زۆری خۆراکمان داناوە کە پێک دێت لە هاویرکاری و میوە و شلەمەنی. ئەم خواردنانە بۆ کەسانی کەم دەرامەت و ئەو کەسانی لە گەشتدان و لە کاتی ڕۆژوشکاندن ناگەنە ماڵەکانیان. هیوادارین خوددا لێمان ڕازی بێت. شاری کراچی یەکێکە لە گەورەترین و جەنجاڵترین شارەکانی وڵاتی پاکستان. بەم هۆیەوە لە خێمەیەکی خێرخوازی دیکەدا نزیکەی 600 بەشە خۆراک بۆ بەڕۆژووبووان ئامادە دەکرێت کە بەشێکی زۆر لە خواردنەکان لەلایەن کەسانی خێرخوازەوە ئامادە دەکرێت. سوپاس بۆ خوددا ئەمڕۆ نزیکەی 600 بەشە خواردنمان بۆ بەڕۆژووبووان ئامادە کردووە. هەموو توانایەکی خۆمان دەخەینە گەڕ تا خواردنەکانمان باش بێت و لە خواردنی ماڵەکان بچێت. کەشاف یەکێکە لەو هاوڵاتیانی لەم خوانی بەربانگە سوودمەند بووە کە بەهۆی جەنجاڵی شەقامەکانەوە نەیتوانیوە لە کاتی خۆرئاوەبووندا بگاتەوە ماڵەکەی خۆی. لە کارەکەم تەواو بووم و دەگەڕامەوە بۆ ماڵەوە. بەڵام بەهۆی قەرەباڵغی ڕێگاوبانەکان نەمتوانی لە کاتی بەربانگدا بگەمە ماڵەوە. بەم هۆیەوە هاتمە ئێرە و ڕۆژەکەم شکاند. خوددا لەیان ڕازی بێت کارێکی چاچیان کردووە. لە کاتی ڕۆژ و شکاندندا خەڵکانێکی زۆر ڕوو لەو شوێنانە دەکەن و جەنجاڵێکی زۆر دروست دەبێت لە کاتی وەرگرتنی خواردنەکان. ئێوارە 24 ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای کات و ساتێکی خۆش و تا پێگەیشتنەوەی کتر هەر شاد بن.